اخر كاكا دكتور من او همو عيل وعشرد ازانن من قفتم ماوە دوای خۆ دنیا آخر نابێت تۆ بیر لە دەرەنجامەکەی بکەرەوە برا بە ڕێزەکەم خۆ دنیا آخر نابێ با گفتت دابێ با قەولت دابێ با قسەت دابێ هیچ یعنی ئەبێت تو ئێستا گۆڕانکاریەک بکەی بیر لە دەرەنجامی قسەکانێ بکەیتەوە بیر لە قسەکانی ئەو بکەیتەوە خۆ نابێت تۆ شتێک ودوتە ئیلا هەرەبێەوە بێ نابێت بۆ شێوە کە لە ڕقبی بە قوربان کاکە دکتۆر ژیان ئەو لە ماڵەکەیان لە باتی کارەکەرێت دوانی بۆ هێنێ واتینەوە سەر کارەکە وەرە برام بولبولێ بێنە لە قەفەزێکی ئاڵتوون ناداینێ چواردەوری پڕکە لە ئاڵتوون با 50 کەس خزمەتی بکە ئەم بولبولە سجنە حڕیەتی خۆی نییە ئازادی خۆی نییە تو وەزانی ئەمە هەمووشت بە پارەیە و هەمووشت بە کارەکەر و بە خزمەتکە وانە براکەم وەڵڵا وانێ بەرحاڵ کاکە دکتۆر بۆ سجن ئەبێ خۆ ئەم هەموو شتێکی بۆ ئەکڕێ ئەتوانێت بە ئارەزوی خۆی بە سیارەکەی هەر ڕۆژی بچێ بۆ شوێنێ اینجا ئەگەر لە ناو سیارەکە و لەگەڵ ئەم پیاوە مرتاح نەبوو سیارە چی لێکە هەر شوێنەی چی لێکە قوربانگیان کوردەواری خۆمانە لەو شوێنە خۆشە کە دڵ لێی خۆشە براکەم وەڵڵاهی ئەم زەختەی لێم بەرحاڵ من ناوبڕێک وەرەگرم میوانیشمان هەیە گوێ لە میوانەکانی ژەگرین با بزانین لایەنگیری تۆن ئایا ئەم زەواجە ئەم هاوسەرگیریە بەم شێوە ببێ بدرێ بەم پیاوەکە بۆ بەختەوەرە بێ وەڵڵاهی ئەو پیاوەش هەموو ڕۆژێ بەدبەختە بێ هەڵێ بریە من ئەم کچەم نەهێنایە ناگونجێن لە یەکەوە حەز و ئارەزویان جیاوازە بێ بە قوربان ئاسی ڕۆشنبیریان خوار تەمەنەکە نییە ئاسی ڕۆشنبیریان جیاوازە ئاسی کۆمەڵایەتیان جیاوازە جیاوازە بنێ بڕوابێ لەسەر ڕەنگی پەردە کێشیان بۆ دروستە بێ ئاخر ئەمە 18 ساڵە بیرکردنەوە و حەز و ئارەزووی ئەم هێشتا قۆناغی هەرزەکاری تەواو نەکردو برای من هەتا نەگاتە 21 ساڵ پەردەی مێشک دروست نابێ ئەمە عیلمە بڕۆ پرسیار بکە تۆ چۆن ئەی بە یەکی خیبرەی هەیە شارەزایی هەیە لێکدانەوەی بۆ یەک جیاوازە ئەم لەوانەیە دێ جلوبەرێک لەبەرەکە و لێ قوبوڵ نەکە ئەم حەز بە هەندێک بەرنامەی رادیو تەلەڤیزیۆنەکە ئەو حەزی پێ ناکات کێشەکان گەورن بەم شێوە نییە کە تۆ لی تێگەشتی با بچینە لای چنوورخان سەرەتا چنوورخان فەرموو بەڵێ دکتۆر گیان سەرەتا زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە بەڕای من کاتی گونجاو هەیە بۆ هاوسەرگیری نەک تەمەنی گونجاو بەڕای من وەگوتم تاک ئەگەر ئامادەیتیا بێ سەرجەم پێداویستیەکانی بۆ نمونە کەسایەتی کۆمەڵایەتی ئابووری کللتوری سەرجەم ئەمانە بەدەست بێنێ ئەو کەس ئامادەێ بۆ زواج لە هەر تەمەنێکا بێت واتە عەقڵێکی کامل بۆ زواجێکی سەرکەوتوو بەڵێ ئەزانی چۆنە چنوورخان ڕاستە کاتی گونجاو هەیە ئێستا 18 ساڵم کاتەکەی گونجاوە کێشەمان نییە بەڵام لێرە کابراش ئەو بەڕێزە تەمەنی 59 ساڵە 6 ساڵە کاتێکی گونجاوە بۆ ئەو کە خێزانەکانی نەماون و مافی خۆیەتی بەڵام کێشەکە لێرە هەیە هەڵبژاردنەکەی گونجاو نییە یعنی من تەمەنم 6 ساڵ بێ سەرکەوتوو نابم کچێ بێنم 18 ساڵ بێت ئەمەیە لێرە کێشەکە ئێمە بابەتەکەمان لەسەر و کێشەیە من 6 ساڵ بم 70 ساڵ بم مافی خۆمە وەکو ئینسان هاوسەرگیری بکەمەوانێ ئیتر فەشەلم هێناوە هاوسەرەکان نەماون هەر شتێک بێت بەڵام کێشەکە ئەوەیە ئەبێ من لە 70 ساڵیە یا 50 ساڵیە یا 6 ساڵیە کەسێک هەڵبژێرم نزیک بێت لە منەوە شەد نییە وەقوو من بێ من خۆم بە نموناهێنمە یا هەر کەسێکی تر ئەم بەڕێزەش تەمەنەکەی گەورەیە 59 ساڵە ناکرێت یاخود گونجاو نییە بشکرێت بەس دەرئەنجامی باش نابێت ئەوە تەجروبەمانێ واقع ئەوەمان پێڵێ